نەوتیشی نەوت حار نییە باسی نەوت هەرمەکە 2 ساڵ پێستا بەرمیلە نەوتیان یا پێمان نیوێ ئاو بوو ئەمڕۆکە ئەوێ بەرمیلە نەوتی شو بداتێ لە بازاڕ بیکڕی زۆری فەرق نییە بەرمیلە نەوت بە 170 بن 1000 بە 200,000 و 100,000 لێ سێنێ يعني لە هەر چوارلاوە ئەم خەڵکیان بە تەواوەتی قەتیس کردووە ناوەتانی حکومت خۆی بە خاوەنی میلەتە ئەزانێت نەوتی پێ بدات ناوەتانی هەلیکارە ڕخسێنێ بۆ گەنج یعنی بەڕاستی خەڵک لە دووڕیانێکی زۆر خراپایە لە وەسێکی مادی زۆر خراپایە ئەوانیش بێباکن بەرامبەر بە ئەو میلەتە یعنی بەخۆ حکومەتدادی وا ناکرێت تۆ نەوتەکە بنێریت و نەیەڵی دابڕیت و دەی وەڵی وا ناکرێت حکومەتدادی وڵی زۆر خراپە ئەوانی خەڵک زۆر فەقیر هەیە بە جلیکانەی کڕێ هەیە بە پێنجلیتریەی کڕێ ماڵی فەقیر زۆرە حکومەت نەوت نادا یعنی ساڵانە هیچ پێویست نەقابێت دوو بەرمی نەوت بسووتێنی لە ڕاستیا ئەوە بۆ نزیکەی 4 ساڵە چێت هاوڵاتیان نەوتیا وەرنەگرتووە بەڵێ بەشێکی وەریگرتووە بەڵام بەشێکی کەی وەری نەگرتووە ئەمە گریمان ئەگەر نەوتیش نایەت لە وڵاتە ئەگەر چی ئەمە لەسەر بەحرێکی نەوتین ئەگەر چی ئەمە ژێرزەویمان پڕە لە نەوت بەڵام هاوڵاتیانی خۆی هاوڵاتیانی کوردستان وەکو پێویست سوودێکی لێوەرناگرن گرفتەکە ئەوەیە کە لەگەڵەوەی کە نەوتیش نایەت نرخی نەوت لە بازارڕا بەرزە نەوتی سپی ماڵان لە هەمان کاتیشا هەلی کار نییە یعنی بووە نەڕخساوە بۆەوەی کە خەڵک بتوانێت کارێک بکات و ئەگەر حکومت هات و نەوتی سپی ماڵانی دابش نەکرد بتوانێت بۆی ئەو پارێکە لە کارکردنا دەستێکەوێ نەوتەکە بکرێت لە ئێمە لە ماڵی خۆمان و فەقیری ماڵی خۆمانین کەسێکە ڕۆژانە کە کرێگاری ئەگات ناتوانێت پارێ دەبێنەوە پیا بکات کابرا یەت بە 100,000 نەوتەکەدا بە کوڕی فەقیر و ئەو معاشەکە ڕۆژانە بۆن مانی 300,000 هەیە بەشی ئەوە ناگاکارە نەوتەکەی بێ بکڕێت حکومەت دەست بیر لەو ئەگاتمڕۆ باج بخاتە سەر هەموو شتەکان لە نەوت لە کارەبا وڵا لە عێراق خەمی وڵاتەکەیانە لە ئێمەش دزیەکەن دزیکردنەکە بۆ بە مشکلەی هەموو شتەکانی سەر عرس لە وڵاتی ئەمە 10,000 بنێرێ بۆم کوردستانی خۆمانە 9,000 زن 1,000 هێڵن کە هەزارەکە هات بەشیش ناکات وەڵی من حد لە بیرم نایەوە مۆرگرتە بە تەمەنی ماتە یەک جاوەرم گرتە ئەوش لە زەڕیان وەڵام جۆرم کرد لێوەرم نەگرت وەڵی ماڵێک مەگەر هیچ نەسووتێنێ هیچ نەسووتێنێ دوو بەمیل بسووتێنێ ساڵی ئەگەر هیچ نەسووتێنێ دوو مەگەر هەر ساڵەکە ئیمساڵ باشترە لەخوا بەزێ تۆزێ و کەش و هەوا باشتر خۆشە وەڵا وەزی خەڵ ئەوەنە خراپە ئەوەنە خراپە لە ئەخڵان نییە بە خراپی چی وەزێکی باشیە خەڵک ناوەڵات توانای دەبەدەبەی کرد یەک زەرام توانای ببینەوتی بیکرد نەوتی چی دوکانی نەوتمەیە من خەڵکیە بە نیوچلیکانە دەیکڕێت بە پێنجیتی دەیکڕێت خۆم دوکانی نەوتمێ کابرا پێش لێ بکرێت ئەگەر زەمیر و بێ بگریت بەخوا ئەوێ دەستکەیت بەگریان ئەو پێشی نەوت چییە کابرا ئەگەر ژیانی بڕۆ پێشی نەوت ئیشەکەت من خۆم بڵێم ڕەنگە لە زۆر کەس باشتر بم بەڵام خەڵکی فەقیر زۆرە بەرمیلە نەوت بەس 230,000 یعنی زۆر گرانە عنی فەقیری وایە معاشە لەوەغا مانگە 500,000 بێ باشەکەوت نیو بە نیو بیدەنێ عنی بەشی کرێخانووکە بەشی کرێ کارەباکە بەشی کرێ ئاوکە یعنی بەشی دبەنەوتکە عنی زۆر خراپە وەڵی ساڵی پێویستمان بە 2 بەرمیل نەوتە نابەخوا ناکرێت 2 بەرمیل نەوت مەجبورەوی بەرمیلێ بکڕێ بەرمیلێکیش بای 200,000 ئەی 200,000 بەخوا نییە ئەی بە چیە کڕێت بەس وەڵی میلەتی کورد حکومەتدادی پێ ناکرێت یەکەی لە من یان حکومەتدادی بەخواوە ناکرێت کاراپاری 20,000 پێ نیە بیدا بە دەبێنەوت یعنی خەڵکەکە وا مەجبورە بێ بچێ بۆ زۆپای دار زۆپای داریش نایڵێ بچی دارەکان ببڕیت تێگەیت